پاڵەوانەکانی 16 ئۆکتۆبر و بانگەشەکارانی جیابوونەوە لە عێراق و دامەزراندنی دەوڵەتی کوردی لە هیچ شتێکدا یەکدەنگ نەبن لە بەدەستێنانی پۆست و ئیمتیاز لە حکوومەتی عێراق بە جۆرێک یەکڕیزن گەرهێزێکی سیاسی لەگەڵ ئەجنداکەیاندا نەبێت لە شەمەندەفەری کوردایەتی سەردەمی ڕیفراندۆم بەجێماوە. هەر لەگەڵ دەرکەوتنی ئەنجامە ساختەکانی هەڵبژاردننی عێراقی فیدراڵ یەکێتی و پارتی کەوتنە وەفدڕەوانەکردن بۆ بەغدا بۆ گفتوگۆ و دانوستان لەسەر ئەو پۆستانەی بڕیارە پشکی کورد بن لە حکوومەتی داهاتوودا. لە ئەزموونی سیاسی ئەم دوو هێزە چەکدارەی هەرێمدا هەر کاتێ قەیرانەکان گەیشتبنە بنبەست و لە کۆنتڕۆڵی خۆیان دەرچوو بن پەنایان بۆ هێزە سیاسیە مەدەنیەکانی هەرێمێناوە تا کۆدەنگیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانانە دروست بکەن. بە بڕوای چاودێرانی سیاسی بەردەوام هەڵسوکەوت و مامەڵەکانی ئەم دوو هێزە بە جۆرێک بووە ڕێگەی نەداوە یەکڕیزی هێزە کوردیەکان لە بەغدا دروست ببێت. پرۆژەی پارتویشتی کە بە ناڕاستە و خۆ حیزب لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیشان لێ دەرکردووە بەشێکە لەو پرۆژەی تەسلیم بوونە کە لە پێش ئۆکتۆبەر و دوای ئۆکتۆبەری ساڵی پارەوە ڕوویدا. لە ڕێککەوتنەکانیاندا بەرنامە و پرۆژیان ئەوەیە کە حیزب لایەنە سیاسەکانی ترە فەرۆز بخەنیا ئاوتی عملی سیاسیکەن بەڵام بە ناچاریش لە ڕاگەیاندنەکانیانە باز لە یەکڕیزی دەکەن کە هەموو دنیا دەزانێت یەکڕیزی میلەتەکە ئەوان تێشاندا. ئێستا ئەو بەغدایی بە قەولی بەڕێوەبەرانی ڕیفراندۆم 55 مادەی دەستوری پێشێل کردبوو بووەتە تەکیە و خانەقەی کوردایەتی. گرنگ نییە تاک بن یان جووت کورسیەکانیان ڕاستی بێت یان ئەلکترۆنی. ئەوەی بۆ یەکێتی و پارتی گرنگە هێنانەوەی زۆرترین پۆستی حزبی و تاکە کەسیە. ئەمان لە پێناو بەژۆندەکانی خۆیانە هەموو کارێکیان کردو هیچ کارێکیان بهێڵی سوور نەزانیوە. ئەوەندەی بۆیان کراوە لە ڕابردووە ئەم دوو هێزە شەڕی یەکتریان کردووە خۆ شەڕی هێزەکانی تری کوردی باشووری کوردستان تەنانەت شەڕی هێزەکانی تری ناوچەکانی پارتیەکانی تری کوردستانیشان کردووە و ئەمەشان هەمیشە بەرژەوەندی بە مافی کورد و بە دەستکەوتنەوەی بۆ خەڵکی کوردستان لێکداوەتەوە و ئەوەندەش پێش پیان کراوە لەسەر ئاسی نێودەوڵەتی و تەنانەت عێراقیشدا ڕێککەوتنی جێبەجێیان کردووە تەنانەت ئەم هێزی ئەم وڵاتانیان پەرکێشیرەوە بەسەر کوردستان بەسەر هێزەکانی تری کوردستان و کاتێک بەرژەوەندیان خواستبێتی بەغا کردوانە بە دیوەزمە چ کاتێکی بەژۆنیان خواستبێتی پێکەوە ئەستەوە بەغا بۆ مفاوەزات و سەفقە ئیمزاکەن و خاک لە دەستدەدەن و کۆمەڵە بەرژۆندی لە پێناو کۆمەڵە بەرژۆندی خۆیاندا کۆمەڵێک مافی نەتەوەی کوورەکەن بەژێر پێەوە و هەم ئەمانش بە دەستکەوتی نەتەوەی بە مافی گەلی کورد و بە بەرژۆندی گشت بە کوردایەتی بە خەڵکی کوردستانی ئەفرۆشنەوە. بە بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسیش ڕێککەوتنی یەکێتی و پارتی چە تازە بێت یان کۆن ستراتیژی بێت یان تاکتیکی ئاشکرا بێت یان شاراوە بۆ بەغدا بێت یان هەولێر بەرژەوەندیەکەی بۆ خۆیانە و نەهامەتیەکەی بۆ خەڵکی کوردستان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.